ئەمە بێ پرسێ دەترگوت و پێش بکەم بە میێڤانداریە ئەندەمی لژنە نەفت و گازی لە پەرلەمانتی و عێراقێ دکتۆر سەباح سوبحی دکتۆر تو بخێر هاتی سپاس بۆ ئامادەبوونەوە کارین وان لژنێوان هاتنە دەستپێکردن و پێک هاتنە خۆی ئەو لژنەیە بدایەتی وەکو دروست بوو لە میانی ئەو گفتوگۆ ئەو دانوستانانە ئەنجامدرا و دروستبوونیشی لەلایەن یاسایی و فەنیە یعنی لژنەیەک تایبەتە بە کاروباری یاسایی و لژنەیەکی فەنیشەیە فەنیەکە ئیشی ئەوەیە زیاتر بە دوای ئەوەدا بڕواکە بڵێن تێچووی بەرمیلی نەوت لە هەرێمی کوردستان کە ئێستا مشتومڕی لەسرە یەکلا نبووە یەکلا نەبوویتەوە کە 6 دلار و باسی 20 دلار و چەند سنتێک دەکرێتن بەڵێ بەخۆی 6 دلار و 80 سنت تەسبیت کراوە لە قانونی موازنە بەڵام بە ئەوەی دایانەوەی زیاتری بکەن کۆمپانیاکان داوای 24 ئەوەیان کردێ دلار لە هەتا 26 دلار بەڵام ئەوە دەبێت ینی مناقەشە بکرێت لە وەزارەت و لەلایەن لژنەی فەنی تاکو بتوانن بڕیارێک بدەن لەسەری ئەوە لاینی یەکەم لاینی دووەم مەسلەی بۆری نەوت ئەو بۆری نەوتە شەریکەی ڕۆژنەفت داوای 6 دلار دەکا کرێی بۆریەکە بەڵێ گواستنەوەکە جگە لەوەش لاینی تورکی ئێستا داوای تعویزی 25 میلیۆن دلار دەکا بەهۆی ئەوەی کە نەوتەکە ڕاوەستاوە ئەوانیش پێشتر عقدیان نوێ کردیتەوە لە ساڵ 2011 کە تەمدیدی معاهدەی گواستنەوەی نەوتی پێ دەڵێن لە 1970 خۆی مۆر کراوە بەڵام ساڵی 2011 دووبارە نوێ کراوەتەوە 2025 تاوە دەبێت ئەجا ئەوە یعنی لاینی فەنیەکەی پێویستە ئەوەی بکەن چاچی بکەنەوە ئەنجە دوایە دێنە لاینی یاسایەکە چییە؟ ئەو عقود نەوتیانێک کە هەیە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و لێوان ئەو کۆمپانیانە بە تایبەت ئەو ڕێکخراوی ئەپیکۆر کە 8 کۆمپانیای سەرچینە ئەوانە داوای ئەوە دەکەن کە قەرەبووی خۆیان بکرێتەوە لەلایەن ئەو مەساریفانەی کە کراویانە ئەگەر هاتوو دەستکاری عقدەکان بکرێت لەبەرەوەی عقدەکان بە نەوعی پارتنەرشیپە بە نەوعی مشارەکەیە بەڵێ هاوبەشیە حکوومەتی عێراقی دەڵێنە ئەمە دەبێت تەحویلکەن بۆ عقودی خدمە یانەوە تا ئەمە دەبێت دەستکاری هەندێک ئەمە دەکرێت دکتۆر ئەمە دەکرێت عێراق دەمەکە دەڵێ ئێمە ڕازینین بەو شێوە گرێبەستانە دەکرێت عێراق ڕازی بکرێت بەو شێوانە یان بەدیلی دیکە دانراوە بۆ ئەوە خۆی العقد و شریعة المتعاقدین یعنی هەردوو طرف ئەگەر هات و ڕازی بوون لەسەر شتێک دەتوانێت هەمووان کۆمپانیەکان ڕازی دەبن بگۆڕن بەوەی ئەوەی عێراق داوا دەکات ئەگەر مەصالحی کۆمپانیەکان لەگەڵ ئەوەیە کە نەفت بڕوا لەگەڵ ئەوەیە کە پێک بێن لەگەڵ حکوومەتی عێراقی لەبەرەوەی ئەوانە ئیتر لەمە پاش یعنی مباشر لەگەڵ سۆمۆ کار دەکەن فرۆشتنی نەوت بە ڕێگای سۆمۆ دەبێت بە ڕێگای یاسای بودجا کە ئێمە ئەقرارمان کرد کەواتە لە ڕووی یاساییەوە تاکو ئێستا کێشەیەکی ئەوە هەیە قانونی هەیە کە ئایا ئەو عقدانە ئەو کۆمپانیانە ڕازی دەکرێن بەو شروطانێک کە حکوومەتی اتحادی کە وەزارەت نەفتی اتحاد دانراوە یاخودنا طرفی هەرێمی کوردستان طرفێکە ینی پێویستە ینی ئەوە ئێستا کە دیارە مەسەڵەن کە ئیشرافکە لەسەر ئەو کێشە و گرفتان چۆن چارەسەر دەکرێت لیژنەکان ڕێک بخە و خۆشبەختانە ئێمە یعنی هەموو داتاکانمان داوە و هیچ کێشەمان نییە لاینی تورکیاش ڕازیە لەسەر هەناردەکردنەوەی نەوت هیچ کێشەی نییە بەڵام دەمینێتەوە ئەو لیژنەی ئەو محکەمەی تەحکیمی نێودوڵەتیە کە ملیارە و نیوی تەغریم کردووە ئەوش دەبێت چارەسەرێکی بۆ بدۆزێت. باشە دکتۆر ئەمانە کاتیان دەوێتن چارەسەر ببێن وانە بەتەوێت مەسەلەی قەرەبووکردنەوەکە دەکرێت ئەگەر ئەو پرسانەی دیکەیە کلا بکرێنەوە و تورکیا و عێراق بمێنەوە لە سەر قەرەبوویەکە دواتر گوت و پێش لەسەر ئەوە بکرێت کە تورکیا دەڵێ ئامادەمە عێراق دەڵێ ئامادەنە هەناردە بکرێتەوە و ئەوانی دیکە بمێننەوە ڕێوا هەیە ئەو مەلەفە دابەشت دەکرێت یعنی ئەوە نییە بڵێ هەرجاری هەمووی پێکەوە چارەسەرێکی گشتگیری تێدا ئەنجام بدرێت لەبەر ئەوەی حکوومەتی عێراقیش هەروەها ینی هەوڵێکی هەیە بەڵام هەوڵەکەی نەزۆکە بەس تەنها بۆ اعتیمادکردنە لەسەر ئەوەیە کە بچێتە ناو مفاوەزات لەگەڵ ئەو کۆمپانیانە ئەویش ئەوەیە بۆڕی بانیاز دەیانەوێت چاک بکەن ئەو بۆڕیە کە بە هەرێمی کوردستان داناڕوە لە 2014ەوە تێکشکاوە
ئەوەش دەیەوێ چارەسەری هەتاکو لەگەڵ ئەو کۆمپانیانەی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن مفاوزات بکەن یان ئەوە تا ئێوە ڕازی دەبن بە مەرجەکانی حکوومەتی اتحادی یان ئەوە تا بەو شێوازە ئێمە دەبین بەو شێوازە دەتوانین چارەسەر باشە دکتۆرژین ئەف لیژنەیە پشتی زیاتری ساڵێکی گوت و بێژ و ئینان و برنێ و نفت نەهاتە دەستپێکردن نەهاتە هەناردەکردن بهیڤیەک و وەرە هەناردەکردن ئەف لیژنە هاتنە پێکانین لیژنە دێ بکار بن ئەو پرسێنماییەک ئالی بکەن بەڵێ ئەوەی ئێمە پێش دوو ڕۆژ استیزافەی وەزیرمان کرد وەزیری بەڵێ وەزیری نەوت وەکو لیژنەی نەوت و گاز لە میانی قسەکردن لەگەڵی بە شێوەیەکی مباشر کە گوتمان باشە ئێستا ئەمە ئەوەندە چاوەڕێ دەکەین بە تاکەی چاوەڕێکن یعنی ئەوە وا دیارە عێراق بەعام یعنی وەزارەتی ئیتیحادی پلانێکی هەیە بۆ ئەوەی کە چەند ئەو مەلەفە کۆم بێ ئەوەندە باشترە بە نسبەت بۆچی سەبەبەکەی چییە سەبەبەکەی ئەوەیە نەفتی بەسرە ئەو بڕێی کە ئێمە دەبێت 400,000 بەرمیل ڕۆژانە هەناردە بکەین ئەوان تعویزی دەکەنەوە ئەوە خاڵی یەکەم یعنی هیچ مشکلیان نییە لەسەر کەم نابێتەوە وەکو هەرچەند بنێر ئەوە یەک دوو مۆزوعی ئەوە دێتن ئێمە 400,000 بەرمیل ئەگەر هات و ئێستا بەو تاقەی کە هەیە زیادیکەین ئۆپێک پلاسمان هەیە کە فشار دەخات سەر عێراق کە ئینتاجی زۆرە دەبێت کەمی بکاتەوە پابندیش نەبووە تاکو ئێستا پابند نەبووە کەواتە ئەو فکر دەکاتەوە وەزارەتی نەفتی ئیتحادی دەڵێ ئەگەر ئەمن ئەو 400,000 بەرمیلەی زیاد کەم لە هەرێمی کوردستان دەبێت لە لای خۆمان کەمی کەینەوە ئەوانیش ئەو مێشکە بڵێن زیاتر حەز دەکەن زیاتر بەرەو مەساڵحی خۆیان تایبەت بڕوە چکە کۆمپانیەکانی وێندەر فەرقە داهاتی کۆمپانیەکان ئیش و کارەکان لە وێندەر زیاتر دەبێت داهاتی اقتصادی لە وێندەر بەهێزتر دەبێت لەو منزورەوە دەکرێت بڵێن کە وەزارەتی ئیتحادی خەمساردە لە دووبارە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بە ڕێگای بۆڕی بڵێن کەواتە هیوایەک لەسەر ئەو دوو لیژنەیەش ئاوا نەکرێتن دکتۆر خۆی تحصیل حاصلە ئەمریکا گرین لایتی ناردێ لە بۆ حکوومەتی عێراقی کۆتیان مەسلەی نەوتی هەرێمی کوردستان هێڵی سوورە بە هیچ شێوازێک ئێمە قبول ناکەین چکە ئەو مەساڵحی ئەو کۆمپانیەکە ئێستا خۆی زەختە بە قووەتەکە ئەو فشارە بە قووەتەی کە دەکرێت لەلایەن کۆمپانیەکانەوە دەکرێت بۆ ئەمریکا بۆ وڵاتانی کۆمپانیای ئەو وڵاتانەیە وەبەرهێنانیان لە ناوتی کوردستان ئەوانیش کەم نینە لە ناو معادلاتی نێودەوڵەتی لە ناو معادلاتی نەخشەی وزە کەم نینە دەتوانن فشار لەسەر وڵاتانی دنیا بکەن دەتوانن بۆ ئەوەی دەتوانن کاریگەریان هەبێتن دوای ئەو ماوە زۆرە درێژەی هەناردەکردنەوەی نەوت بەڵێ دەتوانن کاریگەریەکانیشیان وەکوتم لە مەساڵحی اقتصادی ئەو کۆمپانیەکانەوە و لەگەڵ ئیسیفادەی تورکایە تورکیاش پێویستە ئیسیفادە بکات لەو نەوتە و دەبێت ئەم هەرچەندە ئێستا هەرێمی کوردستان یانێ بە پێی قانونی موازنە ئەو بڕەپارەیە کە دێتن لە 400,000 بەرمیلەکە ناچێتن بۆ بودجەی هەرێمی کوردستان وەکو دەچێتن بۆ بودجەی عێراق بە لەژێر حسابی بانقیەک کە تایبەتە بە حسابێکی بانقی مشتەرەکە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی لە ملەخەسی قسە ئەوەیە کە بە هەموو نەوەیەک دەبێت لە چەند مانجی داهاتوو دەبێت نەوتی هەرێمی کوردستان بڕوە هەدەفەکەش ئەوەیە یەکەم ئەو کێشە و گرفتانەی کە ماوەتەوە ئەو فشارەی ئەمریکایە کۆتایی پێبێ مەسلەی تورکایە ڕازی بکرێت بەو بڕە نەوتە و لەگەڵ ئەوەش ئەو کۆمپانیانێک کار دەکەن هەر یەکە و لۆبی خۆی هەیە فشار دەخاتە سەر حکوومەتی عێراقی تاکو بتوانێت دووبارە ئەم نەوتە بۆ هەموو ئەمانە چەند مانگ هێشتا پێویستن بە تەسەوەری خۆم وەکو لیژنەی نەوت و گاز بەپێی ئەو لیژنەی فەنی و قانونیە کاریان هەر بەس لەسەر عەقدەکان مانگەچی دەوێت فەنیەکانیش هەتا چارەسەری دوایش تەشغیلی تەجریبیشیان هەیە ینی بۆ ڕێکە چەند لە مێژە ئیشی نەکردە یعنی ئەوش چەند خەشتێکی دەوێت هەتا بتوانن ئەوە بکەن باوکو بتوانین ئەندامێ لیژنە نەفت و گازی لە پەرلەمانتوی عێراق دکتۆر سەباح سوبحی گەلێک سوپاس بۆ بان زانیاریان و ئامادەبوونەوە سەرچاوە